خوشک و برانی بەڕێز و خۆشەویست کوردانی دانیشتووی فینلاند ئەو کاتتان باش. ئەمن نێوم کورد نژاد ئیبراهیمیە خەڵکی شاری شنوێ ڕۆژهەڵاتی کوردستانم ماوەی 12 ساڵە لەو وڵاتە نیشتەجێم. پێم خۆش بوو وەکو تاکێک کە خۆم بە بەرپرسیار دەزانم بە نیسبەت ڕووداوەکانی کە لە مەوردی کورددا ڕووی دەدا لە وڵاتی فینلاند و هەروەها وەکو تاکێکی کورد لە خۆشیەکاندا هەست بە خۆشی دەکەم و لە بابەتەکانی کە بۆ ئێمە جێگای بەداخەوە جێگای نیگەرانین ئەمنیش هەست بە ئازار دەکەم. بۆیە پێم خۆش بوو بیر و بۆچوونی خۆم هەروەها ئەو زانیاریانەی کە لە کۆمەڵگای فینلاند وەریان دەگرم بە نۆبەی خۆم بە ئێوەی خۆشەویستی ڕابگەین و مەبەستیشم ئامۆژگاری و نسحەتی کەس نییە، بەڵکو تەنیا مەبەستمەیە ئەو بابەتانە بکەین بە بابەتی ڕۆژی کە لە دوکان و قاوەخانە و لە کۆبوونەوەکانی خۆماندا و لە شەوانە لە سەردانی یەکتردا باسی دەکەین. باسی ئەو بابەتانە بکەین کە بۆی کە کۆمەلگایەکی بەهێزمان هەبێ لە جێگای ئەوەی کە باسی بنەماڵەی یەکتر بکەین، باسی ئەوەی بکەین کە فڵانی بەو زۆرەی شکستی خوارد، فڵانی منداڵەکەی ئەوای بەسەرهات خێزانی لێجیا بووە شکستی خوارد، تووشی کێشەی مادی بوو، تووشی کێشەی دەرونی بوو، بەجێ ئەو باس و خواسانەی کە ڕەنگە زۆر بەیان بەجێ لەو وڵاتە تەنانەت چووکترین بابەتیان جاری وایە بینی دوو دۆست کێشەی دروستکەن. ئەم پێم خۆش باسی ئەو بابەتانە بکەین و پێشم وایە قازانج دەگەێنێ بە جامعەی کوردی لە فینلاند. بابەتێکی کە ئەوڕۆ وەکو یەکەم بابەت و ئەو بابەتەش ئەمنی هاندا کە دەست بە دروستکردنی ڤیددیۆیان بکەم لەوەی وا و بڵاویان بکەمەوە ئەوە بوو کە ڕۆژێک لە نانەوخانەیەکی کوردی لە تورکو نانم دەکڕی. ئەو نانەوخانەیە بە زەحمەتێکی زۆر دامەزرا، پێشترش لەو زۆر نانەوخانانە دامەزراون و هیچیان سەرکەوتوو نەبوون بەداخەوە و هەمیشە ئێمە کوردی فینلاند پێویست بۆ بچین لە سوئێد و نۆروێژ و لە وڵاتانی دیکە کە سەردان دەکەین نان لەگەڵ خۆن بێنین. هەم نرخەکەی گرانترە، هەمیش ئەوەی کە هەدا بە درێژایی ساڵێ نانێکی جوانمان نەبووە، دوکانەکان نان لە وڵاتانی ڕادێنن، ئەمە هەمیشە بەدڵمان نەبووە، ڕەنگە بۆ مەش گرانتر تەواو بێ و سروشتیە کە خۆشترە ئەو نانەت بە تازەیی و لەبەر دەستی خۆت بەژشکەوێت. بەڵام بەهەرحاڵ ئەو دوکانە دامەزرا، ماوەی 1-2 ساڵە دامەزراوە بە زەحمەت و ماندووبوونێکی زۆرەوە. هەموو شتەکانی لە کوردستان ئێرانە ڕابۆ هاتووە و دامەزراوە، خۆی گرتووە. بەڵام خاوەنی نانەوخانەکە کوتی ئەمن بەتەمام خڕکەمەوە، ئەگەر قەراردادی دوکانەکەم واتە گرێبەستی کری دوکانەکە کە تەواو دەبێت سەری ساڵێ من دەبێت خڕکەمەوە، لەبەرەوەی کە خەڵک پشتیوانی ناکات، خەڵک نانم لێ ناکڕێت، لەگەڵەوەیدا نانەکەی بەڕاستی زۆر جوانە، خەڵک نانی لێ ناکڕێت. چ شتێک سەرنجی منی ڕاکێشا بۆ لای خۆی کە بابەتیەوە بکەم ئەوەیە کە لە ڕاستیدا ئەمەی کورد کەم پشتیوانی لە کاسپی و شەریکە و وا بڵێن لەگەر وڵات فینلاند کە بە فینلاندی بڵێن ئۆریتوس و فیرما و ئەو دامەزراوانە دەکەین کە بۆ خۆمان پێکردێناوە. نازانم چه هەستێک دنێو ئێمەی کورددا هەیە کە ئێمە زۆر پێمان خۆش نییە کوردەکەی جیرانمان سەرکەوتوو بێ، پێمان خۆش نییە کوردی جیرانمان منداڵەکەی ببێتە دکتۆر یان ببێتە پلەیەکی بەرزی عیلمی و دەست بێنێ، پێمان خۆش نییە جیرانەکەمان زۆر لەمە دەوڵەمەندتر بێ کە ئۆتۆمبیلەکەی لە ئێمە جوانتر بێ، پێم خۆش نییە جیرانەکەمان مەسەلەن کوڕەکەی ژنێکی جوان بێنێ، پێم خۆشە ژنێکی ئەوەندە ناشیرنی هەبێ کە بێز لێ هەستێ، ینی هیچ شتێکی باشمان بۆ یەکتر پێخۆش نییە. جا ڕەنگە ئەو شتە لە نێو هەموو نەتەوەکانی دنیادا بێ، بەڵام لە نێو ئێمەی کورد زۆر بەرچاوە، دنا بەدڵنیایەوە ئەو حەسادەت و ئیرەیی ئەوانە لە نێو زۆربەی نەتەوەکانی دنیادا هەن. بەڵام ئێمە باسی خۆمان دەکەین،
ئێمە لێمان قەڵماوە، یعنی لە ئێمە بێچارەتر و لە ئێمە ڕەنج دیدەتر و لە ئێمە چەساوەتر نەتەوەیەک نییە لە ڕاستیدا لە وڵاتانەی ئەوروپایی و ئەمریکا و لە دەرەوەی وڵات و لە هەندەرە. ئێمە زۆر بێکەسین، ئێمە ینی لێرەش جاری وایە، ئەم جاری وایە منداڵەکەم کە دەیان جار سەدان جاریش لی پرسیوم کە ئێمە لە مەدرسەی لە قوتابخانەی ئێمە ناتوانین بڵێنەوە ئاڵای وڵاتەکەمانە، ئەوە چوارچەوەی خاکی وڵاتەکەمانە. ئەوە هەموو نیشانەوەی ئەمە بەڕاستی بێچارەترین نەتەوەین لەم وڵاتانە کەوا بوو پێویستە ئێمە یەک بگرین، ئێمە هێزەکانمان بەکاربێنین بۆ ئەوەی کە ئێمە خۆمان بە قووەت بکەین. هەمووی ئێوە بیستوتانە کە جوولەکەکان واتە ئەو خەڵکی کە ئێستا لە وڵاتی ئیسرائیل دادەنیشن پێشتر ئەو خەڵکە لە وڵاتانی لە زۆربەی وڵاتانی دنیا تەنان لە کوردستانی خۆشمان بوونە و دەربەدەر بوون، بەڵام ئەوانە هەموو لە باری مادیەوە لە باری پارە و پوڵەوە زۆر دەوڵەمەند بوونە. ئەوانە هەموو پشتی یەکتریان گرتووە، یەکێک دوکانێکی داناوە هەموو یارمەتیان کردووە، شتیان لێ کڕیوە، پشتی یەکتریان گرتووە، هەموو وەزعیان باش بووە. هیچ جوولەکەیەک لە هەرێمی کوردستان جا لە کوردستانی ڕۆژهەڵات بێ، ڕۆژئاوا بێ، باشوور بێوانە کە ژیان کردووە جوولەکە نەبووە فەقیر بێ، جوولەکە نەبووە بێ ژیانێکی ناخۆشی هەبێ، هەموو ژیانیان باش بوو، پشتی یەکتریان گرت. هەر ئەو پشتی یەکتر گرتنەش بوو بەهۆی وەی کرد دوایەدا هاتن وڵاتەکەی خۆیان دروست کردەوە، وڵاتێکی کە زۆر خەڵک دەڵێن ئەو وڵاتی وان نیە، ئەوانیش دەڵێن وڵاتی خۆمانە. جا ئەمە قسە لەسەرەوەی ناکەین ئایا وڵاتی خۆیانیان، نە قسە لەسەرەوەی دەکەین بە یەکگرتووی ئەگەر وڵاتی خۆشیان نەبێ وڵاتێکیان دامەزرات. بەڵام ئێمە لێرە زۆرمان ڕقلێکە، پێم ناخۆش بۆ دوکانە خڕ دەبێتەوە، دوکانی وا زۆر خڕ بۆتەوە. چەندین جار لە وڵاتی فینلاند نانوخانە دانراوە، واتە کوردی باشوور پێی دەڵێن سەمونخانە، نەوخانە دامەزراوە، بەڵام سەرکەوتوو نەبوونە و لێمان نەکڕیون و ئەو دوکانانە خران کردوێتەوە و خاوەنەکەی زەرەرێکی یەکجار زۆر خستی کردو. لە وڵاتی فینلاند هەر دوکانێک کە خڕ دەبێتەوە خاوەنەکەی زەرەرێک دەکات کە بۆی هەیە هەتا ئاخری تەمەنی ئەو زەرە جوبران نەبێتەوە. بەڕاستی دوکان خڕکردنەوە و تەحتیرکردن لە فینلاند لەو وڵاتانەی کە سۆسیالیستین، وڵاتی سەرمایەداری نین، بەڕاستی زەرەرێکی زۆر قورست لێ دەدا کە ڕەنگە بە هیچ شێوەیەک بەخۆ لێنێتەوە. بۆیە ئەمە ئەگەر ئێمە یارمەتی ئەو دۆستە بدەین، ڕەنگە هەم بۆ خۆمان لە داهاتوودا هەمیشە نانی باش و خۆش و جوانمان هەبێ، ڕەنگە ئەویش سەرکەوتوو بێ و بەدڵنیاییەوە ئەگەر ئەو سەرکەوتوو بێ ڕەنگە نێوبانگ لە نێو فینلاندیەکانیش پەیدا بکە کەوا بوای لێتی ڕۆژێک لە ڕۆژان نانی کوردی یان نانەوخانەی کوردی یان کوردێکی چالاک و دەوڵەمەند یان با بڵێن ئەو کوردە زۆر دەوڵەمەند بێ بەو نانەوخانەی نێوبانگ دەردەکات لە فینلاندی، کە نێوبانگی دەرکرد ئەمە نێوبانگێکی باشمان دەبێت، نەک ئەوەی کە ئەمە بڵێن وەک زۆر نەتەوان کە نابێن نامهێنیان بێنم بڵێن ئەو نەتەوەی هیچ کار ناکەن، ئەو نەتەوەی هەر لەسەر پارەی بێکاری وەردەگرن، ئەو نەتەوەی هەر سەرباری کۆمەڵگای فینلاندن، ئەو نەتەوەی تەمبەڵن، کەوابوو ئەمە دەبێ یارمەتیەک بکەین، هەم ئەو دوکاندارە سەرکەوتوو بێ، هەم ئابڕوو حەیای ئێمە مەحفوظ دەبێ و هەمیش ئێمە ژنانێکی خۆشمان دەبێت. جا ڕەنگە هەر جگە لەو برادرەی لە پایتەخت لە دەوروبەری پایتەختیش دوکانی ئەو جوورە هەبن کە هەش بووە خڕکراونەوە، هەر لە پار و پێرارە من چەند زۆر دیون خڕکراونەوە. هەمووی ئەوانە ئیوەی ئەمە یارمەتیان ناکەین. هیوادارم نەخەڵکی یەک شاری بە قسەی یەکتر یەک کەس ببوغزێنن یا دوکاندارێک، نەخەڵکی یەک پارچەی کوردستانێ بە قسەی یەکتر بێنن خەڵکی پارچەیەکی دیکەی کوردستانی ببوغزێنن، نەخەڵکی سەر بە حیزبێکی هەموو کە جوان لێ دەبێ هاو حیزبێکی هاو برایەکی هاوڕا حیزبێکی زەممی یەک دوکانی دەکا یان یەک کەسی دەکا پشتی تێکەن. ئەوە هەڵەیە، ئەمە ئەو جوورە دابەش دەبین بەسەر چەند وڵاتدا، نەکار ئەو دەمی کورد نین، بەڵکو چەندین جۆرە کوردمان لێ دەرکەوتووە کە لە فینلاند بە ئێمە دەڵێن تەنیا دەڵێن کورد،
بەڵام لە حاڵێکدا ئێمە یەک نەتەوە نین، ئەمە دەیان نەتەوەین، ئەمە یەکێتین، پارتین، دموکراتین، پەکەکەین، کۆمەڵین، یارسانین، بەشێکی زۆرمان موسڵمانین، بەشێکی زۆرمان بێدینین، ئێزیدین، ینی ئەو هەموو ینی هەمە فرەڕەنجیە بەڕاستی ئەگەر چی لە جێ خۆیدا جوانە، بەڵام بۆ ئێمە زۆر بەزەرەرتەوە بۆ کۆمەلگایەکی بەهێز و بە قووەتمان نییە، تەنان لەمە یەک ڕێکخراوی بە قووەتمان نییە، ینی ئەمە ئەو هەموو کوردە زۆریش داعینی حاڵدا لە هەمان کاتدا ئەمە نەتەوەکی زۆریش چالاکین. جالب ئەوەیە کە پیان سەیر ئەمە نەتەوەیەکی زۆر چالاکین. کورد لە وڵاتی فینلاند بۆیە من بۆ خۆم ماوەیەکە کارەکەم متەرجمیە، ئەمن هەستم پێ کردووە، پێمان دەڵێن بەرپرسانی حکوومەتی پێم دەڵێن کاری متەرجمی بۆ کوردان زۆری نان تێدا نییە. بۆ لەبەرەوەی کە کورد نەتەوەیەکی زیرەکە زۆر فێری زمان دەبێت، لەگەڵەوەیدا کە وەکو شەخص بۆ من ناخۆشە کە داهاتم کەم بێ و مانگانە پارەیەکی کەم وەژیکە لەو کارەی، بەڵام لە هەمان کاتدا بەڕاستی ئەمن هەمیشە بزەم هاتۆتە سەرزاری و هەمیشە هەستێکی خۆش وەکوەوەیکە و وەکو منداڵێک ویستومە خۆم هەڵاوم و لە شادی خۆم دەرببڕم کە بڵم بەڵێ ئەمەی کورد مێشکمان هەیە، قۆرگمان زۆر باشە بۆ دەربڕینی پیتەکانی فینلاندی کە زۆربەی نەتەوەکان ئەو قۆرگیان نییە و ئەومە زوو فێر دەبین. ئەوەی کە من نەتەوەیەکی بێدەوڵەتین ئیوەی نی مێشکمان نییە، بەڵکو هێندێک هۆکاریدی هەیە، ئەگەر چی زۆرتر هۆکارەکە خۆمانین، بەڵام ئەمن لەوێدا بەشانازیوە دەڵم ئێمەی کورد زیرەکەین. کەوا بوو ئێمە کە زیرەکین ئەمە دەتوانین زۆر باشتر بین. ئەمن پێم خۆشە ئارەزووم هەیە وەکو تاکێک ئێمە سەرکەوتوترین نەتەوە بین لە فینلاند و لە وڵاتانی دیش. ئێمە یەکێک لە شانازەکانی کە لە وڵاتی فینلاند هەمانە ئەوە ئامارەکان داتایەکانەوەی دەڵێ کوردەکان بە هەر جۆرێکی بێ ژیانی خۆیان بەڕێوە دەبەن، زۆر بێکار و لەسەر زگی دەوڵەتێ نین هەر پارە بێکاری وەگرن. لە حاڵێکدا ئەوان وەکو ئامار دێڵن، بەڵام ئەمە هەشمانە کەسانێک کە بەڕاستی هێز و توانای چاکیانەیە بێکارن، کار ناکەن، بەشێکیش حەقیانە کاریان بۆ پەیدا نابێ، بەڵام بەشێکیش لە ئێمە خۆمان ئەوەندە پێ زۆرە ئامادە نین هەموو کارێکی بکەین. ئەمە هەر پێمان وایە دەبێ کارێکی زۆر مسەقف و باش و ڕێک و پێک و بە جل و بەرجێکی بە قات و کۆت و شاڵواری بچین و لەبەر دەرکەمان بێ و معاش و پارەکەی باش بێ و خۆش بێ و چەند سعاتێک ئیشەکە هەبێ و بە باشترین سیارە بچین و بینەوە و کەس هیچمان پێ نەڵێ. ئەوانش هەموو ڕوونادەن ئەگەر لە وڵاتی خۆشمان ئەو کارەمان وەژیر نەدەکەوت. کەوا بوو ئەگەر ڕازی بین بە هەندێک کار و ڕازی بین لەگەڵ کولتوری ئێرە بچینە پێش، بزانین فینلەندەکانیش کاری زەحمەت و ناخۆش دەکەن، ئەگەوەکەوان بین سەرکەوتوین. بەڵام مەبەستی من زۆرتر ئەوە بوو پشتیوانی لە دوکانەکان یەکتر بکەین. ئەمە لە هەمان ڕشتەدا، لە هەمان شاخەدا، لە هەمان بەشدا هەمانە نەتەوەیەکی دیکەی ئێری کورد دوکانیە، ئێمە کوردەکان هەموو دەچین لەوی دەکڕین. تەنیا لەبەرەوەی کە ئێمە بڵین کە فلان دوکانە چون سەر بە فلان حیزبەیە، چون سەر بە فلان پارچەی کوردستانەیە، باوێران بێ، بازوو تخڕی کاتە و بەدبەخت بێ و ژن و منداڵی لی جیابنەوە و کوڕەکەی محتاج و دەرمان خۆر بێ و باوێران بێ و لی نەکڕین. بەڵام دەچین لە نەتەوەکەی دیدەکڕین، لە هەمان کاتدا هەر ئەو نەتەوەی دی زۆر جاران بێڕێزی زۆر گەورەی بە نەتەوەی کورد کردووە لە ڕاگەاندنەکاندا دژی کورددا. بەڵام تەنیا بۆی کە تۆشتی لێ بکڕی دوو وشەی کوردی فێر بۆ و دڵی مە بۆ لای خۆی ڕادەکێشێ و بەڵام من ناچین لە کوردەکەی شت بکڕین. جاری باشە گلەیمان هەیە دەڵین دوکانی کوردەکان بەڕاستی ئیمکاناتیان باش نییە، یان خاوێن نین، یان سەرڕوویان خۆش نییە، کە ئەوەش ڕەنگە لە جێی خۆیدا ڕاست بێ و ئەوەش ڕەخنەیە کە دەگەڕێتەوە سەر دوکاندارەکان کە بەڕاستی دەبێ تۆزێک لەگەڵ کوردەکان باشتر بن، ڕنگ و ڕوویان خۆشتر بێ، هەڵسوکەوتیان خۆشتر بێ و تۆزێکیش بە دوکانەکان ڕابگەن، دوکانەکان پاکتر بکەن، ئیمکاناتی خۆشتر بۆ دوکانەکان فراهم بکەن، بۆ وێنەگە دوکانێک جێک پارکی نییە
هەوڵ بدەن هاوکاری بکەن جێ پارکێک بۆ مشتریەکان دابین بکەن یان ئەگەر دوکانەکە تەنگە دوکانێکی گەورەتر بگرن بۆی خەڵک بۆ لای خۆیان ڕابچێشن ئەگەر هەر دوکاندارشی کورد بتوانێ 90 هەتا 100% مشتریەکانی کورد بچنە لای ئەو بە دڵنیایەوە زۆر سەرکەوتوو دەبێت و دێرەدا بەڵام ڕەخنە زۆرتر هەر لە دوکاندارەکان نیە ڕەخنە زۆرتر لە خەڵکی خۆمانە سەرکەوتنی یەکترمان پێ ناخۆشە یا پێمان وایە چون ئەو کابرا وەزعی ماڵی باشە دەوڵەمەند بووە ڕەنگە بەو دوکانی بێ بەڵام بۆ هەیە ئەو کابرا لە ڕابردوشدا لە کۆمەلگای خۆشی وەزعی ماڵی باش بێ پارەیەکشی لەگەڵە خۆی نابێ و دوای چ زەرێک بەمە دەگاگ ئەو برادەرە بۆ دوکانی دەوڵەمەند هیچ زەرێک بەمە ناگە ڕەخنەکانی خۆمانیان پێ بڵێن دوکاندارەکەش وەکو کەسێکی کە ئەویش جێگای ڕەخنەی کوردی مشتریەکانی قبول بکە بە هەر حاڵ شتێکی کە جێگای شانازیە بۆ ئێمە زۆربەی دوکاندارەکانی کە خواردنی دەفرۆشن کوردن ئەوە نیشانی ئەوەیە کە کورد هێزی زۆرترە کورد زیرەکترە نەترسترە زۆر نەتەوەمانەیە غیرەتی وەی نییە دوکاندار بنێ بڕاستی زۆر نەتەوە هەیە بڕاستی نابێت کەوا بوو دوکاندانان ئەویش لە وڵاتانی سۆسیالیستی کارێکی زۆر گەورەیە لە وڵاتی خۆن کارێکی زۆر هاسان و ڕاحەتە بەڵام لێرە کارێکی فەوق‌العادە سەختە زمانێکی زۆر باشی دەوێت کە ڕەنگە زۆربەی دوکاندارەکانیش ئەو زمانە باشیان نەبێت بەڵام ئازارێکی زۆر دەبینن سەرمەسەرێکی زۆر دەچێشن کە دوکانەکان ئیدارە بکەن کەوا بوو ئەو نیشانەی بەهێزبوونی نەتەوەی مەیە وەرم با ئێمەش پشتیوانیان لێ بکەین ئێستا چەندین زۆر لە دوکانی دیداندراون تا 2 ساڵ لەمەوە بەر هەموو کوردێک ئارەزویەوە بوو دوکانێک دابدرێت کە بتوانن کەوا پاتۆڵێک کوردی لێ بدرون بەڵام ئێستا لە دەوروبەری هێلسینکی لە تورک و ڕەنگە لە شاری دیش دامەزرا بێ من نەزانم دانراوە بەڵام ئێستا ئێمە ڕەخنیان لێ دەگرین گرانە نازانم درەنگت تەحویل دەداتەوە ئێلا بێلە کەوا بوو بە هیچ جوورێک ئەمە پشتیوانیان لێ ناکەین یعنی شتەکان هاتوونتە بەردەستی مەمە پشتیوانیان لێ ناکەین بەڵام لە هەمان کاتدا فینلەندیان نەتەوەکانی دەچن شتیان لێ دەکڕن یانوانێک بەڵام ئەگەر ئێمە پشتیوانی لێ بکەین ئەگەر هەر تاکێکی ئێمە بێنێ ڕێکلامەکان یان بڵێن تەبلیغاتی دوکانەکانی کوردی لە فەیسبووکەی خۆی بڵاو کاتەوە هەر وەکو ئەرکێکی نەتەوایەتی بڵێ ئەوڕۆ ئەو دوکانەدانرا بەرگدروی کوردیە ئەوڕۆ ئەو پیتزاییە و ڕستورانە کوردیەدان دراوە کە ڕەنگە ڕستورانەکان مشتری کوردیان زۆر کەم بێ بۆیە ئەمە زۆری پشتیوانی کوردی پێویست نییە لەبەرەوەیکە کورد کەم لە دەرێنانی دەخوا بەڵام ڕەنگە بۆی هەیە ئەو ڕستورانانێک کە خواردنی کوردی دەفرۆشن بۆنا ئەوان مشتری کوردیان زۆرە ئەگەر ئەمە پشتیوانیان لێ بکەین و بە دۆست و ڕەفیقەکانمان بڵێن کە ئەو دوکانە دانراوە بڕۆن شتی لێ بکردن ئەگەر پێ خۆش نەبوو جارێکی دیمەچوونەوە بڕۆن ڕەخنەکانتان پێ بڵێن کەوا بۆ ئەمە دەتوانین زۆر بەقووەت بین دەتوانین زۆر یارمەتی بکەین من بۆ خۆم چوومەتە قاوەخانەی کوردی کەبابی کوردی لەگەڵ ڕەفیقم دانیشتومە شتێکی ناخۆشم لە خواردنەکەی دادیتەوە شتێکی کە نەدەبات تێیدا بە ڕەفیقەکەم گوتم پێی دەڵم بە خاونەکەی کوتی ناپێی مەڵە دڵی دێشێ و لێی گەڕێ و ناینەوە جارێکی کوتم ناجاگر نینەوە ئەمە زەرەرمان هەم لە خۆمانداوم لەوی بۆ لە زەرمان لە خۆنداوە کە ئەو کار هەر ئیدامەی دەبێ و دروستی ناکاتەوە لەویشمان داوە کە ئەمە مشتری لەکەم دەکەینە بانگی خاوەن دوکانەکەم کرد و پێم کوت خاوەن دوکانەکە قسەکی زۆر جوانی کرد کوتی لە بەیانەوە ئەوە 3 کەسی دیکە هاتوون عینی ئەو شتیان پلاستیکێک بوو پلاستیکێکی سوور بوو بە ڕەنگی میوەکان و ڕەنگی بیباری سوورەوانە وەلی پلاستیک بوو لە نێو ساڵارەکەیدا بوو کوتی عینی ئەو شتیان داوە بە من بەڵام من بە دوواداچنی بۆ دەکەم ئەوە ئیمەن نییە ئەو پلاستیکەمە بۆ دەوێت داوێ شتێک هەیە دەڵێ کەسێک تێداوێت کەچی دوایە بۆم دەرکەوت کە کەسێکی دیکە کە عینی دوکانی خواردنگەی کوردی هەبوو چوو بوو ئەو پلاستیکەی نەفەرێکی نردبوو پارەی دابووی و بەکرە گیراوێکی نردبوو ئەو پلاستیکی دنێ و ساڵاتەکەی کە بۆی کەم مشتری و شت یان ئیدارەی بێداشت و تەندروستی بێ پەیداخە مەبەستم لە چییە ئەمن بە ڕای خۆم کارێکی باشم کرد بەڕای خۆم ڕەخنەکەی خۆم پێ کرد بۆی کە ئەوانێک بێ لە لایەکی دیش زۆرم پێ ناخۆش بە زۆرم ئازادی کە ئێمە هێندە دژی یەکین تەنانەت لە هەندەرانیش لە بن پێ یەک دەدەین بۆی کە شکست بە یەکتر بدەین ئەو کارێکی بێجێ بوو بەڕاستی دەگەڵ ئەو خاوەن دوکانی کردبوویان بەڵام تکایە وەرن بە ئەو باسەی بێنین
بۆ ماوەی مانگێک دوو مانگ یا ئاسن یەکێک لە باسەکان بێ ئەگە دوکانێکی کوردی دامەزرا باسی بکەین بڵێن فڵان کەس دوکانێکی کوردی داناوە بۆ وێن ئێستا ئەو خاوەنی ئەو نانەوخانەیە باوەڕتان هەبێ تەنیا ئەمن لە ڕێگای نانەوخانەکەی لەگەڵی ئاشنا بوومە نهاتوو چۆی بنە ماڵەکەی دەکەم نە لە ڕێگای حیزبەوە لەگەڵی پەیوەندیم هەیە یعنی هیچ شتێکمان بەگیەک ناچێ بڵم ئەمە دۆستایەتێکمان هەیە لەوێم دیوە پێم ناخۆشە وە بیرما 2 ساڵ پێش کە دوکانی دانا ئەمە پەیجێکمان هەبوو لە پەیجەکەی لەگەڵی دۆستێکی دیکە ڕکلامان بۆ کرد بۆمان کرد و کتمان با سەرکەوتوو بێ هەتا لەش خۆی گیاندووە سەرکەوتوو دەبێ خراپ نییە بەڵام دەبێت پشتیوانی پتری لێ بکەوت بۆ وێنە بەرگ دروداندراوە ئەی کوردیە لە تورکوداندراوە دەبێت پشتیوانی لێ بکەیت لایەکی دیکەمە هەموو چەند ساڵ بوو هەموو دەمان کوت جێگایەک بێ قاپ و کەس کوشتی جوانی ماڵی لێ بێ و بە شێوەیە کە لە وڵاتانی دیڕادێ و لە فینلان شتی جوان نییە و ئێلەوێ ئێستا لە تورکوش دانراوە من دوکان لە هێلسینکیش دانراوە مەسەلەن هەمومان پێمان خۆش بوو مۆبڵ و قەنەفە و ئەوانەی باشمان هەبێ شێوەیەک بێکەوە لای خۆمان جوان بن ئی فینلاندمان پێ جوان نەبوو ئەوە لە هێلسینکی دانراوە کەوا بوو کە دانراوەن با پشتیوانیان لێ بکەین هەموو ئارەزوون هەبوو دامەزرێ بەڵام پشتیوانیان لێ ناکەین هەموو دەڵێن ئەو شتە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەندە هەرزانترە لە سلەیمانی ئەوەندە هەرزانترە نازانم لە ئەفرین ئەوەندە هەرزانتر نازانم لە تورکیە ئەوەندە هەرزانترە برایان بابین پێش پشتیوانی لێرە بکەین ئەمە هەر شتێکی بە نرخی کوردستان لێک نەدەینەوە لێرە ئەمە دەستکەوتەکانمان داهات و ئەوانەمان بە پێی بارودۆخی ئابووری وڵاتی فینلاند ئەمە پارەوە دەگرین کەوا بوو ناکرێت بڵێن ئەو شتە لێرە ئەوەندە گرانە و لە کوردستان ئەوەندە هەرزانە ئەو دوکانەش خەرجی هەیە مەخارجی هەیە ئەو دوکانە بە پێی ئێرە ماڵیات و زەریبەی دەداین کەوا بوو دەبێمە پشتیوانی لێ بکەین پێم خۆشە ئەو بابەتە بچێتە نێو مەجلیس و دانیشتنەکانی شەوانەمان و بەجێی غەیبەت و باسوخواسی ماڵ و منداڵ و یەکتر و شکست و سەرکەوتنی یەکتر ئەو بابەتانە باس بکەین و لە داهاتووشدا باسی بابەتی دیکە دەکەین و هەر کەسێکیش بابەتێکی پێی وایە سەرنجڕاکێشە بۆمی بنێرێ لە ڕێگای فەیسبووکەکەم ئەمن هەوڵ بدەم زانیاری زۆرتر لەسەر پەیدا بکەم ئەوەندەی بتوانم باسی بکەم و تکایەش پشتیوانی پشگیری لە هەروەچی کە کوتم پشگیری لە دوکاندارەکان دەکەن پشگیری لەو پەیجەی لەو لاپەڕەی یوتیوبی منیش بکەن لایکی بابەتەکان بکەن چاویان لێ بکەن بۆ کەمیش بتوانم بابەتەکانم درێژە پێ بدەم و زۆر سپاس لەوەی کە بۆ ماوەیەکی دوور و درێژ 23 دقە سەرمێشاندن ڕۆژێکی خۆش و سەرکەوتوو